یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت تەمەنمان درێژکە هەتاوەکو ڕەمەزانەکانی تریش بۆ ئەوەی بتوانین تاعەت و عیبادەتی تۆ بکەین. یا ربی خوایە یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت سابت و دامەزراومان بکە لەسەر دیندارێتی. یا ربی خوایە لەسەر ئیسلامەتی بمان مرێنە. یا ربی خوایە لەسەر کافری و لەسەر بێدینی و لەسەر منافقی و دووڕووی نەمان مرێنی یا رب العالمین. یا ربی خوایە ئەو ڕۆژەی کە ئەمان مرێنی چاکترین ڕۆژانی ژیانمان بێ. یا ربی ئەو مانگەی کە ئەمان مرێنی چاکترین مانگەکانی ژیانمان بێ. یا ربی خوایە ئەو ساڵەی کە ئەمان مرێنی چاکترین ساڵانی ژیانمان بێ یا رب العالمین. یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە بۆ خاتر ناوە جوانەکانت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت کە فەرمووتە ئیسمی ئەعظەم هەر کەسێ داوای پێ بکە من وەڵامی ئەدەمەوە. یا ربی خوایە ئێمە بەو ناوە جوانە و بەو ناوە گەورەیە داوات لێ ئەکەین. یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت عەفومان بکە. یا ربی عەفومان بکە. یا ربی عەفومان بکە. یا ربی ماڵ و مناڵمان ساڵح بکە. یا ربی ڕزقمان فراوان بکە. یا ربی احتیاجی دەستی کەسمان مەکە. یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت کەسی نامەرد و کەسی خراپەکار بەسەرمانە زاڵ مەکە. یا ربی خوایە احتیاجی کەسی دەستی نامەردمان نەخەی. یا ربی خوایە لەم دنیاە ئەوە نە ژیانمان بۆ ئاسان کەی کە تۆمان لەبیر نەچێتەوە کە ژیان تۆمان لەبیر نەباتەوە یا ربی.